ئەم گۆماوە ئاوەڕووی شاری کفریە. لێرە لە خواروی شارەکەوە بەهۆی نەبوونی ئاوەڕووی سندوقیەوە دەڕژێت ئەم دەشتە و شۆڕ دەبێتەوە بۆ گوندەکانی دەوروبەر. جگە لەو کێشە تەندروستیانەی دروستی دەکات، سەرچاوی بۆنێکی ناخۆشە بۆ گەڕەکەکانی نزیک بەم شوێنە. تەنها چارەسەر بۆ ئەم گرفتە بەلای شارەوانیەوە دروستکردنی پاڵاوگەیەکی گەورەیە. ئەو داواکاریەشیان گەیاندۆتە حکوومەت، بەڵام چاوەڕێی وەڵامن. ئێمە چەندین جار هەوڵماندا و داویشمان کردووە بۆ ئەوەی چارەسەرێکی ئەو ئاوەڕۆیە بکرێت و ئینشاءڵڵا بە بەردەوامیش داوا ئەکەین بۆ چارەسەرکردنی ئەو ئاوەڕۆیە. چارەسەرەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی محەتەیەکی تەسفیەی ئاوی قورسدا بنێت. ئەو محەتەیە ئەتوانی لە دەشتایەکی زۆری لە دواوەیە بۆ ئەوەی سوودی لێ ببینین بۆ سەرچاوی کشتتوکاڵی. ئاوەڕۆکەی کفری کە ساڵانێکە بەم شێوەیە ڕۆدەچێت، تێکەڵ بە ئاوی خواردنەوەی گوندی کارێز بووە لە خواروی قەزاکەوە. پزیشکێکی پسپۆر هۆشداری دەدات کە ئەم ئاوەڕۆیە هۆکاریدەیان نەخۆشی مەترسیدارە و پێویستی بە چارەسەرکردن هەیە. بەنسبەت تێکەڵبوونی ئاوی زێرا و لەگەڵ ئاوی خواردنەوەیە کۆمەڵێک کێشەی تەندروستی هەیە. هەر لە یەکەم لە نزیکی لە شوێنی نیشتەجێبوونەوە ئەو زێرابە بۆن دروستەکات. ئەم بۆنش مادەی کیمیاییە زۆربەی کە لە شیبوونەوەی مادە کیمیاییەکانی ناو زێرابەکەەوە دروستە بێت. ئەمە کێشەی تەندروستی بۆ بۆڕی هەناسا وەکو نەخۆشیەکانی هەستیاری پێست دروستەکات. ئەمە بێژگە لە ئەگەر بەڕاستەوخۆ بەری ئینسان بکەوێت یان بیخواتەوە بەکاری بێن یان تێکەڵی ئاوی خواردنەوە بێت، ئەمەش کۆمەڵی کێشەی تر دروستەکات. چونکە خۆمان نەزانین ئاوی زێراب زیندەوەری تایە، مادەی کیمیاییشی تایە. مادە کیمیایانش مادەی ئۆرگانی ینی مادەی ئەندامیان مادەی نەئەندامی تایە. ئەمانە هەردووکان بە شێوەی نەگەتیڤ لەسەر لەشی ئینسان ئیشەکەن و کاریگەری خراپی بۆ دروستەکەن. لەو نەخۆشیانەی کە زۆر ئەگوازرێتەوە لە ڕێگەی ئاوی زێرابە کە تێکەڵ ئاوی خواردنەوە بێت نەخۆشیە ڤایرۆسیەکانە کە زیاتر سکچوون دروستەکان وەکو ڤایرۆسی ڕۆتا، ڤایرۆسی ئەدینۆ. وەک شارەوانی دەڵێت لە ئێستادا دانانی پاڵاوگەیەک تاکە چارەسەری ئەم گرفتەیە کە هەموو تاکێکی دانیشتووی قەزاکە و دەوروبەری دەگرێتەوە. داواکاریەکە لە لای حکوومەتە و خەڵکیش گوێی بۆ وەڵامێکی ئەرێنی شل کردووە. سامان کەریم کورد سات نیوز، کفری.